بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه وصار على نهجه إلى يوم الدين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا. اللهم آت أنفسنا تقواها وزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. اللهم أعتق رقابنا من النار، اللهم أعتق رقابنا من النار، اللهم أعتق رقابنا من النار. خۆشەویستان و ئازیزان، السلام عليكم ورحمة الله وبركاته. بە پشتیوانی خوای گەورە گەیشتینە کۆتاوانەی شیکردنەوە و لێکدانەوەی کتابی مەتنی ئەبی شوجاع کە سوپاس بۆ خوای گەورە تەمەنی داین تاکو ئێرە لە میانە و خیلالی سیوانەدا توانیمان بەرکوڵێک بدەینە لێکدانەوە و شیکردنەوەیەکی سادە کە لە خوای گەورە ئەپاڕینەوە لە تەقسیر و کەم و کوڕیەکانمان ببورێت، لە هەڵە و لە پەڵەکانمان ببورێتن، لە ئەنجامی قسەیەک کەوا شایستە نەبوو بێتن لە بەردەم نووسراوی زانایان ئەگەر بمان کرد بێتن، قسەیەک کە لە نەفسەوە لەمەوە دەرچوو بێتن کە فعلا شایستە نەبوو بێتن بە لێکدانەوەیەکی شایستە بەو کتابە و کە ئەو کتابە ڕاوە و لێکدانەوەی مەتنی ئەبی شوجاع کە هەڵێنجراوی قورئان و فەرمودەیە. وا بە پشتیوانی خوای گەورە گەیشتینە کتاب العتق، بۆیە لە خوای گەورە ئەپاڕینەوە کە خوای گەورە ئێمەش ڕزگار بکاتن لە ئاگری دۆزەخ، کە هەرچەندە باس و بابەتەکە باسی بەندە و کۆیلە و ئەو بابەتانەیە، چۆنیەتی ئازادکردنیان و چۆنیەتی تەعامل و سەرپەرشتیکردنیان، کە ئەوە بابەتێکە جاران کە لە برەودا بووە و ئیسلام لە یەکەم هەنگاویدا زۆر هەوڵی داوە کەوا مامەڵەیەکی جوان لەگەڵیان بکرێتن و ئازادیش بکرێن تەنانەت، و بە چەند ڕێگە دانراوە کە ئێستا دەچینە خزمەتیان کە ئەو کەسانەی لە ژێر هەیمەنە و سوڵتەی کەسانێکی دیکەی وەکو خۆیان دانە کە بە عەبد و کۆیلە تەعاملیان لەگەڵ کراوە، ئیسلام ئەو ڕێگایانەی داناوە کە ئەو ئینسانانە ئازاد بکرێن لە ژێر زوڵم و ستەمی مرۆڤەکان، ڕزگاریان ببێتن. جا طبعا ئەو بابەتە زۆر جار کە وەکو باسمان کرد لە درێژەی دەرسەکانی ڕابردوو، جار وهەیە ئەو ڕخنەمان لێ دەگیرێتن بە تایبەت بە نسبەت سەبایە ژن و منداڵ، بەڵام وەک باسمان کرد بەڕاستی ئیسلام هاتیە دەستی ڕەحمەتی لە بۆ ئەو ئافرەت و منداڵانە درێژ کردیە لە کاتێک کە ماڵیان وێران بووە، کە مێردەکانیان باوکیان کوژراوە، ئیسلام هاتیە سەرپەرشتی ئەوکان نەک بیان چەوسینیتەوە، و ئیسلام هانی داوە پیاوەکانیش ئازاد بکرێن. وەکو لە دەرسەکانی ڕابردوودا باسمان کرد تەنانەت قائیدی مسلمانان لۆی هەیە بۆ بە بێ بەرامبەر ڕزگاریان بکە، و کاتێکیش هاتینە ناو مجتەمەع و کڕین و فرۆشتنیان پێکراوە لە کەفارەتی چەندین بابەت دانراون کە ئازاد بکرێن، و ئێستاش عینی باسی ئەو ئازادکردانە ئەکرێت. جا فەرمێ يصح العتق من كل مالك جائز التصرف في ملكه. دروستە کەسێک بەندە و کۆیلەیەک عەبدێک ئازاد بکات، جاریەیەک، طبعا عەبد بە پیاوەکان گوتراوە، جاریە بە ئافرەتان گوتراوە، سەبایە بەو ژن و منداڵی گوتراوە کەوا لە ئەنجامی شەڕ کە کەوتوینە بەردەستی. لە هەموو کەسێک کەوا خاوەندارێتی و توانای تەسەڕف و خاوەنداریەتی و دەستکاری مڵکی خۆی هەیە لە ڕوانگەی شەرعیەوە کە حیجری لەسەردانەندراوە، منداڵ نییە، شێت نییە، ئەوانە دەتوانن عەبدی کە هەیتیان بە میرات لۆی مایتەوە، ئیخۆیتی چۆنە کە ئازادی بکە و ڕزگاری بکاتن. ويقع بصريح العتق والكناية مع النية. دەکرێت ئازاد بکرێتن بە وشەیەک کە ڕاستەخۆ پێی بڵێ من تۆم ئازاد کرد، بڕۆ و خوال لەگەڵ بێتن، یاخود بە کینایە پێی بڵێ بەڵام نیەتی ئازادکردن بێ، بڵێ من چیدی کە سوڵتەم بەسرە تۆدا نابێتن، یعنی چی؟ یان بڕۆ ماڵی بابی خۆت بنمونە
کەمە بەستی پێ ئازادکردن بێ ئەو بە کینایەیە واتە بەو شێوازە دەتوانیتن چ بە ئازادی بڵێ عەفەن بە سەراحەت پێی بڵێتن چ بە نیەت کە پێی بڵێتن بڕۆ ئەمن چی دیکە دەسەڵاتم بەسەر تودانیا یان لە بەردەسەڵاتی مندا لاکەوە کەمە بەستی پێ ئازادکردنی وئیذا ئەعتەق بەعض عەبد عُتق عەلەیه جەمیعه ئەگەر هاتوو بەشێکی لەو عەبدە ئازاد کرد کە عەبدی خۆیتی ئەوە هەمووی دەبێ ئازاد کاتر چونکە حەدیثێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی کەس لەگەڵ خوای گەورە نابێتە شەریک ئاجا ئەو حەدیثە بە بەڵگە دەینەوە کە ناکرێت ئینسان نیوەی عەبدەکەی خۆی ئازاد کات نیوەی دیکەشی بێڵیتەوە هو حر كله ليس لله شريك کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێتن حەدیثەکەی ئیمامی ئەحمەد جێڕایەوە بصحة دانراوة وإن أعتق شركا له في عبد وهو موسر سر العتق إلى باقيه أدي أقر بدوان عبدي كان هبو حالتي وابو عبدك بدوان كريبويان طبعا أوشتانا إساما وكالله زور لبروي بعملي سپاس بۆ خوای گەورە کە لە ناومان نەماوە لەوانەیە بڵێن چۆن یعنی مرۆڤێک بەدوان دەکرێتن باغەوانێکە وەکو عەبد کڕیتیان و باغەوانی پێکەن بە نمونە دامانە یاخود لۆ شوێنێکی ئیشێکیان پێکرد و بەڵام وەکو عەبد کڕی بوویان تەبەن عەبدایەتی کڕین و فرۆشتنی پێکرات وەکو دوور لە ڕووی جەنابتان و ئینسانیەت وەکو ماڵاتێک تەعامولیان لەگەڵەکرا زۆر دەسەوسانەوە جا بەدوان ئەوە بوون ئەگەر هاتوو بەشەکەی خۆی ئازاد کرد تواناشی هەبوو موسیر بوو واتە توانای هەبوو توانای ماڵی هەبوو سەر العتق على باقی ڕاستەوخۆ دەچێتە سەر بەشەکەی تریشی شەریکەکەی دیکە ئەویش ئازادە بێ ئەگەر ئەو توانای نەبوو بۆ نەگوتیە من ناتوانم ئەوە لەوی دەکڕیتەوە بۆ نمونە لەو فەڕەضنا عەبدێکە بوو بە دەفتەرێکی بوو بە نمونە بە 50 وەرەقی بوو دامانە با بڵێن 50 وەرەقی بوو بە 25 گوتیە من نیوەی خۆم ئازاد کرد توانای هەبوو 25ەکەی داتن ئەوی دیکە نەیبوو باشە یاخود هەر گوتی من ئازادی ناکەم بە ئەوە نەبێتن بە کڕینەوە ئەوە نەبێتن لەبەر ئەم کەسێکم نیتم ئەو دەتوانێتن لێ بکڕیتەوە و ئەوە ئازاد دەبێتن وكان عليه قيمة نصيب شريكه لسريتي نيوي بشكي هاو بشكش بداتن لو عبديدا ومن ملك واحد من والديه أو مولوديه عتق عليه أجر كسيك بو بۆ خاوەنی دایک و باوچی یان منداڵەکانی ئەوە ڕاستەوخۆ ئەوانە ئازادە بن عتق عەلەیه ڕاستەوخۆ ئازادە بن چونکە ناکرێ ئینسان دایک و باوچی یان داپیرە و باپیری لەژێر ئەوەی دابن یان باوکێک منداڵەکانی لەژێر عەبدایەتیوی دابن و ببێتە سەیدیان ڕاستەوخۆ دەبێتە بڵێن ئازادە بێتن ئەن کارەساتە بەڵام شت ڕووی داوە ڕاستی ئەو ئەوروپایە زانی چی لە ئەفریقیای کرد ئەزانی ئەمریکا کاتێکەوە بڵێن ئەو ئەوروپیانە ئەمریکا داگیرەکەن چ لە هونود الحمڕەکەن یعنی کارەساتە مەسەلەی عەبدایەتی حتا ئەو کەسانەی کە ویستیتیان ئەو سەرۆکانەی کە عەبدان نێڵن کوژراینە چونکە سوودیان لێ دیتینە مەعامەلە و بازاڕیان پێگەرم کردینە بەڵام ئیسلام وانە بووە دێنە سەر باسی وەلا ئەوەی کە دروستە بێتن بە ئازادکردن کە خاوەنداریەتی دروستە بێت والولاء من حقوق العتق ئەو پەیوەندی کە دروست ئەبێتن بەهۆی ئەوەی کە کەسێک ئازاد دەکاتن لە ماف و حەقی ئازادکردنە وحكم التعصيب حكمي أولا كسيك آزادك وكو عصبوا لبو أو عبدي عند عدمه لكاتك كعبدك هرشتيشي بسربية كعصبين بون نوع عبدا أو إساك آسانا
سنوور بڕین و چوون و هاتوانە جاران ئەوە نەبوو کابرا هەر نێزان لێ چێن دەڕاهاتیە هەر شوێنی پێنا ئەزانی ئەوەندە دەستا و دەستی پێکرا بوو ینی شوێن و ڕێگای خۆی پێ نازانی کەسی پێ نازانی چکە تیجارەتیان لە وڵاتی لە وڵاتی پێ ئەکرا نێزانی کەس و کاری ماوە یان نا چێی هەبوو بەس ئازاد کارەکەی هەبوو کە ئەو کەسەی ئازادی کردیە جا ژنیە پیاو چکە وەلاء هەر لە بۆ پیاوان نییە جا ئەوە حکمی عەسەبەی وەرەگرت وەکو خزمی پشتێ باوا بڵێ عند عدمه كاتك عبدك هيس كسي نبايا وينتقل الولاء عن المعتق إلى الذكور من عصبته أو ولاء أجر هاد باو كسي آزاد كار كأو سيدة عبدكي آزاد كر ياخد هرتشو عبدي يشكريو آزادي كر أجر هاد باو بون منا وفاتي كربايا أو ولاء لبو شيء أتو لبو كسا نيركاني عصبي أتو ئەوان ئەگەر عەبدەکە هەر شتێکی بەسەر هاتبایە وەچی کو سەیدەکە ئەبۆ میراتگیری عەبدەکەی ئەوجا عەسەبەی ئەو ئازادکەرەی ئەبوونە میراتگیری عەبدەکەی وابزانم دیارەوە نییە بەڵێ وترتيب العصبات في الولاء كترتيبهم في الإرث أو ترتيبات عصباتيش چۆن ئێستا أو يعني لبيشيا عصبي إرث وياتا ورقرتني ميرات چێ لە پێشتر بوون بڵێن کوڕ و باب و ئەوانە دوایە دەچۆ برا و دوایە دەچۆ مام و ئامۆزە ئەوانە ئەو تەرتیباتە کو ئەڕۆیش لە بەنمونە لە میراتی عینی ئەگەر هات و ئازادکەری ئەو عەبدەی مرد چێ لە دوای ئەمینێتەوە وەکو میرات چێ لە پێشترا ئەو دەبیتە عەسەبەی ئەو عەبدەی ئەگەر ئەو عەبدە هیچی بەسەر هات طبعا ئەوە زۆر بووە چکە ئەو عەبدە ئازاد بوو عەبدەکی چست و چالاک بوو ماڵ و سامانی کۆ کردەوە مرد کەسی نەبوو ئێماڵ هەموو سەردەمێک شیرین بووە مەگەر ئێستا لە هەموو سەردەمێک شیرنتر نییە هەموو سەردەمێک شیرین بووە کەواتە ئەوە دەبێتە عەسەبەی لكن يقدم هنا الأخ وابنه على الجد على الأظهر بس لقل إرثي أو جوازي هي بون من جد أخ هبون لعصبي أو معتقي أو آزاد كري شيء بيشخريتن لبابي أتو بابيري ليرانا برا كركي برازا أو أنا لبابيري لبيشتر خواهي جورا بنام إن شاء الله أو روجار نابينين وعبداتي وأنا بلام أو إسلام باسي كرديا ما قر جهاد دابيته أو شتيشي ديكيا كمروفاتي بقرته ووزعي شيكا أو جاء فرمي ولا يجوز بيع الولاء ولا هيبته كسي شي آزاد كرت بلكاك أمن معتقي أو عبديما أو ولاء كأمن هما بسر أو كسيدة أجر هرتي ليات أمن أويد فروشم يعني ديدمتو فلان كس قلت ما أنا وهم طموحي شي مادي لبشته يعني خالي أساسي كي باشا أو نا أفروشيتنا ولاء نا دشكريته هدية فقد نهى رسول الله صلى الله عليه وسلم عن بيع الولاء وعن هبته حديثك إمام البخاري ومسلم أجرنا طبعا وشتانا زور وارد بوينا لبروي مروفاتي براسي لو بري نال ضابوك إسلام هاتي إسلام أو مروفاتي سربرز كرديا دينا سر بابەتێکی دیکە کە عەبدی مدەبەری پێ ئەڵێن کەسێک کەوا بڵێتە عەبدەکەی خۆی گەر من مردم ئەتوو ئازادبی طبعا عەبدی قینە هەیە مدەبەرە هەیە مکاتەبە هەیە مبعەثە هەیە ئەو هەموو مصطلحەکانن کە لۆ عەبدایەتی بەکار هاتیە جاء فرميت ومن قال لعبده إذا مت فأنت حر فهو مدبر ئەگەر کەسێک بە عەبدەکەی خۆی بڵێتن ئێستا لە ژیاندایە پێویستی پێیە کە خزمەتی بکاتن یاخود هەر حەزی لێیە لەگەڵی دابیتن لەوانەیە گەر ئازادی بکاتن بە نمونە بڕواتن بەجێ بێڵیتن بەڵام بە عەبدایەتی حەلەقەی وەسڵ و سیڵەیان بە قووەترە دامانانی بەو شێوازەی چۆن وێنایەکەی ئەگەر گوتی من مردم ئەتوو ئازادی ئەو دەبێتە عەبدێکی مدەبەر تەدبیری لۆکراوە قسەی پێدراوە کە ئازاد بێت يعتق بعد وفاته من ثلثه
ئازاد ئەبێ لە پاشی مردنی سەیدەکەی بەڵام لە سێیەشی ماڵی وەکو وەسیەتیە ڕاستەوخۆ ئازاد نابێ ئەگەر هاتو قەرزی هەبن عەبدەکە لە قەرز دەدرێتەوە ئەگەر هاتو عەبدەکە زۆر بە نرخ بوو لەسەر ئیجازەی وەرەثەی ڕائەوەستی چونکە عەبد هەیە بە توانایە چست و چالاکە ئیتر ئەو کاتی کە ئەو شێوازانە هەبووینە ويجوز له أن يبيعه في حال حياته مدبرة بۆن منە پێیگوتی ئەتو دوای مردنی من ئازادی بەڵام خۆشتان نەمردیە تەسەڕوفی مطلقیا هەیە سەیدەکەی ئەتوانی بشی فرۆشیت لە قسەکەی خۆی پەشیمان بیتەوە ويبطل تدبيره أو تدبيري كلوي كرديا كما لكردي دلين تكبير ونيا تكبير شي بكين أريد بكين ونيا هو التدبير طبعا يعني خملي خواردن يعني راس راي كرني شو كان كلكردواري تكبيري دلين زاد تدبير إيش ما بس في أويا أو تدبيره أو قصة بيقولنا كدواوي آزاد بيه وهلا وشيته هو حكم المدبر في حال حياة السيد حكم العبد القني حكمي أو عبدي كمدبرة كبيجو ترا ولا باش مردني من أتو آزادي وكو عبدي شيء اعتيادي ويا تصرفك يعني حتى سيدكي لجان دايا هيت مافو أو شينية امتيازاتك أو عبدي مدبر ودي تسر مكاتبة عبدي مكاتب يعني كنسراوي لو أكريتن باري أون ليبيني وآزاد بيتن أوش بابتي شريكية دفرمي والكتابة مستحبة إذا سألها العبد وكان مأمونا مكتسبا عبدك داوا لسيدكي خويا كاتن ككتابة ونسيني لو بكاتن كأون دمالي هنا بنمونا بيستورقي دا سيدكي خوي بنمونا بزماني أورو $2000 داية أو آزاد بيتن زاد الله سنته أجر عبدك داواي كرد سيدك والله من داتوا بلام وكان مأمونا مكتسبا أو عبد أمين بو رازقو بو دسباقو لقل سيدك وكسابته كردوشي أكر يعني عفوا كارو إشي أكر كسابت ولا تصح إلا بمال معلوم أو كتابة كعبدك داواء كاتو سيدك لو كاتن ناكل الدبي بمال شيء زاندراو به بله بروا كاكا لوم نسيتو آزادي نابي دەی پێی بڵێ ئەوەن دەیە شتێکی معلوم بێ ماڵێکی معلوم بێ بۆ نمونە ملیۆنێکم لۆ بینە 2 ملیۆنم لۆ بینە 2 ملیۆن دینار یان بۆ نمونە $1000 ويكون مؤجلا إلى أجل معلوم کاتەکەش سەقفێکی زەمەنی لۆ دابنێتن بۆ نمونە تا ساڵێک کە ئەو دەمەی مانجی ذي الحجة ئەتوو دەبی ئەوم لۆ بینی إلى أجل معلوم أقله نجمان كمتريني ئەوەی کە عەبدەکە پارەی بداتە سەیدەکەی خۆی دوو کات بن دوو قست بن کەمترینی ناکرێ بڵێ وەڵا دەبی ئەتوو هەمووم بە یەک قست لۆ بینی جا ئەگەر بە چەند قستیش بوو بەهەشتر یعنی زۆری لێ نەکرێتن هەموو پارەکەی بە تێکڕا بە نەقدی بینیتن بەلای کەمی دوو جا ئەگەر زۆرتیش بێ باشی وهي من جهة السيد لازمة ومن جهة المكاتب جائزة أو مكاتبة ككرا دەبێت سەید خاوەنی ئەو عەبدەی پێوە پابەند بێت بەڵام ئەو عەبدە کە مکاتەبەی داوا کردیە لە سەیدەکەی خۆی ئەو جائیزە یعنی دەتوانێتن پێیوە پابەند بێ دەشتوانێت داوا لە سەیدەکەی بکاتن بڵێ وەڵی ئەمن پێم خۆشە هەر لەژێر سوڵتەی تودا بوو حاڵەتێکی واتە فەلەه فەسخها مەتا شاء بۆی هەیە ئەو مکاتەبەی فەسخ بکە هەڵی وەشێنێتەوە کەنجی نویستی وللمكاتب التصرف فيما في يده من المال مكاتب أو عبدي كوا كتابي لوكراوا لو يدرست تصرف كاتن دسكاري مالك يخوي كاوي للبردستي ويجب على السيد أن يضع عنه من مال الكتابة ما يستعين به على أداء نجوم الكتابة طبعا هم عبارتك بيكويا ضلي واجب لسر سيدي خاوەنی ئەو عەبدەیەی شتێکی لۆ دابشتێنیتن بۆ نمونە لەسەر 2 ملیۆنیان کرێت 2 ملیۆن دینار هەمووی لێ داوا نەکاتن شتێکی لێ خۆش بیتن یعنی هەروەکو وەکڵێ وەکو پیاوەتیەک لۆی دابشێنیت و بەڵکو لە سەریشیتی لێرانە دەڵێتن وەیەجیب یعنی لەسەری واجبە بەڵێ
جا ئەفەرمێت لە ماڵی کتابەکە ئەوەی کە لەسەر ڕێکەتینە لۆ ئەوەی ما يستعين به على أداء نجوم الكتابة بۆ ئەوەی عەبدەکە بتوانیتن لە کاتی دانی ئەو قستانە ئەو نجومانە واتە ئەو کاتانی کە دەستنیشان کرایە کە بداتن بۆ نمونە بە 3 قستە 4 چەندەکە گوتمان ئەقەلی 2 بتوانی جێبەجێ بکە ولا يعتق إلا بأداء جميع المال عەبدەکەش ئازاد نابێتن تاکو تێکڕای ئەو ماڵی ئیتیفاقیان لەسەر کردیە مەگەر لۆی دابشێنێتن هەمووی دابین نەکات ئادەبێت ئیتیفاقکەن و ئەوە بکەن لەسەری ڕێبکەون لەلای من ولا يعتق المكاتب ئازاد نابێت خۆی ئازاد ناکە با بڵێ بەڵێ ناو مکاتب لە ناو ئەوەیان نووسرایە لە ناو شەرحەکەی لە ناو شەرحەکەیان نووسرایە واتە ئەو عەبدەی کە کتابەی لۆکرایە ئازاد نابێتن ولا يعتق المكاتب ئازاد نابێ نەک ئازاد ناکرێ ئەگەر بیکەینە بینە مەجهول ئازاد ناکرێ ولا يعتق وەنیە بەڵام لێرە ینی ئازاد نابێ مکاتبەکە تاکو جێبەجێ نەکاتن ئەو ماڵی کە ئیتیفاقی لەسەر کراوە لە نێوان ئەو سەیدەکەی لە پاش هەمووی جا هەتا لێرانە بعد القدر الموضوع عنه ئەوەشان نووسرا بەس ئەمن ئەوەی دیکەم خوێندەوە إلا بأداء جميع المال واتە بە جێجێکردنی هەموو ماڵەکەی کە بیدات باش کۆتا وانە کۆتا فەصل یاخود کۆتا بابەت باسی ئەو ئافرەتانە ئەکاتن ئەگەر بێت و جاریە بن و پیاوەکە بچێتە لای سەیدەکە منداڵی لێ بێتن جا چەند ڕێگەیەک لێرانە باسەکاتن تەمان کە جاریەیتی دەتوانێت بچێتە لای دەفەرمێت وإذا أصاب السيد أمته فوضعت ما تبين فيه شيء من خلق آدمي حرم عليه بيعها ورهنها وهيبتها ئەوە تاوێندەر ئەگەر هاتوو پیاوەکە ئەو سەیدا چۆلای ئەو جاریە کە ئافرەتە واتە عەبدێکی ئافرەت کۆیلەیەکی ئافرەت ئەو ئافرەتە چ منداڵی بوو چ لەباری چوو باشە فوضعت ما تبين فيه شيء من خلق آدمي ئەگەر منداڵی تەواویش نەبوو بەڵام وە مرۆڤ چوو باشە یعنی شکلی مرۆڤی لەسەر دەرچوو بوو ئەوە دەبێتە چێ دەبێتە دایکە منداڵ وەلەد کە وەلەدی پێگوتێت دایکە منداڵی ئەو سەیدەی لەسەر ئەو سەیدەی حرامە بیفرۆشیت و لە ڕەهنیشی دابنێتن وەکو خێزانی لێ دێت و لەسەریشی حرامە کە بشی کاتە دیاری وجاز له التصرف فيها بالاستخدام والوطء لو كاتدا بوي دروستا بكاري بينيتن وات السيدكا آفرتا وبسيت لا جماعي لك كاتن وإذا مات السيد عتقت من رأس ماله زانا قبل الديون والوصايا واتا أو آفرتا بمردني سيدكي بجارية لجير سلطي دامايتوا بەڵام لەبەر ئەوەی منداڵی لێبوو بەر لە مردنی سەیدەکەی نیمچە ئازادیەکی وەرگرت کڕین و فرۆشتن و بەخشین و هەموو شتێک ڕائەوەستی و بە مردنیشی ڕاستە و خۆ ئازادە بیتن واتە لەسەر ئەوەی ڕاناوەستیتن لەسەر سێیەکی ماڵی و لەسەر ئیجازەی وەرەسان و لەسەر وەسیەت و دانەوەی قەرز و هیچیە وولدها من غيره بمنزلتها ئەگەر ئەو ئافرەتە لە غەیری سەیدەکەی منداڵی هەبن ئەویش لە چیویدانە لە ئاستی ویدانە بە مەنزیلەی وینە یعنی ئەوانیش دەرئەچن بە مردنی سەیدەکەیان لە ژێر سوڵتەی ئەوانیش ئازادە بن بە مردنی سەیدی دایکە ومن أصاب أمة غيره بنكاح فالولد منها مملوك لسيدها ئەگەر هاتو
کەسێک جاریەکی هێنا ئەو جاریە سەییدی هەبوو بەڵام بە نیکاح و بیرتانە لە کتاب النیکاح باسمان کرد دەکرێ ئینسانی ئازاد جاریەک بینیتن ئەگەر توانای مادی نەبوو ئەوە بوو بەڵام جاریەکە سەییدەکی هەیە جا ئەگەر بەو شێوازە ئافرەتێکی جاریە بۆ یعنی ئی کەسێک بە نیکاح بە مارەکردنەوەوانە منداڵێکی لێبوو ئەو منداڵە هەر عەبدی سەییدەکەیە ئەو ژنە نابێتە ئومولوەلەد وەچی جاری یەکەم کە تازە باسمان کرد ئەو ژنە بەو منداڵ لێبوونەی لەو پیاوەی چونکە لۆ نەبوویتە جاریەی وی بە نیکاح یا هینایە دووشتی لێک جیاوازن ئەو ئافرەتەی یەکەم کە باسمان کرد تازە سەرەتایەکەی سەییدی هەبوو سەییدەکە بەخۆی چۆلای جیماعی لەگەڵ کرد ئێستا ئی دووەم ئەو ئافرەتە سەییدەکیا هەیە پیاوێک خواستی چۆلای و منداڵی لێبوو ئەو منداڵە داکەکەی ئازاد ناکاتن دوای ئەوەی وە منداڵەکەش ئازاد نابێ منداڵەکە کۆیلەی سەییدەکەی داچیتی وإن أصابها بشبهة فولد منها حر ئەدی ئەگەر بە شوبها ئیتر وەیزانی خێزانی خۆیتی ئەو جاریەیە طبعا ئەو شتانە بە حەقەت ئێستا منێک بەخۆم پێم تەوەقوع ناکرێتن بەڵام چۆنە کووە ئیترەوە شەرع باسی کردیە تاریک بووە چۆن بووە نازانم ینی حاڵەتی وا کوڕ و ئەداتن چۆنە بەڵام ئەڵێ بە شوبها پێی وا بوو منداڵێکی لێ بوو ئەو منداڵە حڕە وەچی ئەوەی نییە کە بە نیکاح بیتن ئەو منداڵە چ زەمبی هەیە کەوا بە شوبها پیاوێک چوویتە لای دایکی زانە لێرە مافەکەی لۆ جێڕدرێتەوە وعليه قیمەته و لەسەریشیتی قیمەتی ئەو منداڵەی ئەو پیاوەکە بە شوبهە چوویتە لای ئەو ئافرەتەی بتاتە چێ لسەیری لە بۆ سەیری جاریەکی وإن ملك الأمة المطلقة بعد ذلك لم تصر أم ولد تيدانية وإن ملك الأمة المطلقة بعد ذلك لم تصر أم ولد له بالوطء في النكاح أو تيدانية مطلقي زياد كم أجر هاتو بۆ خاوەنی جاریە تەلاق دراوەکەی خۆی جاریەیەکی هەبووە تەلاقی داوە بە نیکاح لەژێر ڕوکن ئەوەی دابووە باشە ئەوجا بە خاوەنداریەتی بۆیە بعد ذلك لە پاش ئەوەی لەم تەصر ئومە وەلەدین نابێتە ئوم وەلەد وەچی یەکەم جار ئومە وەلەدمان باس کرد بالوطء في النكاح كاتك كوال جير نكاحي دا وتشيت لاي بوط أبو جماعي نابته وصارت أم ولد له بالوطء بالشبهة على أحد القولين بلام دبيت أم الولد بوطء شي بالشبهة لسريكك لدوق سكاني مذهب إمام الشافعي طبعا أو بابتا بحقت زور من تفصيل بيدا قردن ما زاكن بلام هر إنسان زانياري هبيتن إسلام زور ما في کۆیلە و بەیندا بە ژن و پیاوە لە بەرچاوی گرتیا و بە منداڵەوە و ئیسلام نەهاتیە چەوسانەوە بە مرۆڤەکان کاتن بە پێچەوانەوە هەل یەکەم هەنگاوە مرۆڤەکانی ئازاد کردیە یا ڕەبی خوایە گیان لێت دەپاڕێنەوە بە گەورەی خۆت بە لێبوردنی خۆت بە دەریای سۆز و میهرەبانیت قەڵەمی عەفو بەسەر تاوانەکانمان دابێنی یا ڕەبی خوایە گیان لێمان وەرگری خوایە گیان کەوا ئەوە سیوانەیە لە خزمەت ئەو کتابەداینە خوایە گیان لێمان وەرگری و زانست و زانیاریەکانمان مستەفید بێت و جێگای خۆی بگرێتن خوایە گیان ئێمە و قوتابیەکانمان ئەوەی کەوا گوێمانی لێ ئەبیتن یا ڕەبی خوایە لێمان خۆش بی قەڵەمی عەفو بەسەر تاوانەکانمان دابێنی خوایە لە زانست و زانیاری زیاتری ئەو ئیسلامە پێمان بەخشی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته